سڵاوتان هەبێ ئەم کاتتان باش بینەرانی ئازیزی شارپرێس ئێمە ئێستا لە شەقامی بازنەی مەلیک مەحموودین کە بە شەستی خوارەوە ناو ئەبرێت لێرە لە سەر شەقامەکە ئەوەی کە دەیبینن لێرە چەند چاڵێکی گەورە هەیە لەسەر شەقامەکە کە ئەم چاڵانە ماوەی دە ڕۆژ زیاترە بۆتە ئاستەنگ و لەمپەر و بەربەست دەبەر لەم شۆفێران و هاوڵاتیانداوە بە پێی وتەی بەشێک لەو شۆفێرانەی کە لێرەوە هاتو چۆ دەکەن بازدەوە دەکەن کە ئەمە بۆتە مایەی ئاستەنگی زۆر بۆ بەشێکی زۆر لە شۆفێران وە زەرەرێکی زۆر بەر ئەو ئۆتۆمبیلانە دەگەێنە کە لێرەوە هاتو چۆ دەکەن. دیارە بازنەی مەلیک مەحموودی چێکە لەو شەقامانەی کە هەم بۆ ناو شاری سلێمانی هەم بۆ ڕێگاکانی دەرەوەی شاری سلێمانی لۆدێکی زۆری لەسەرەوە بەشێکی زۆر لە هاوڵاتیان ڕۆژانە لەسەر ئەم شەقامە هاتو چۆ دەکەن. لێرە ئەوەی کە دەیبینی بوونی چەند چاڵێکە لەسەر شەقامەکە کە ئەمە گرفتی بۆ هاوڵاتیان دروستکرەوە تیمەکانی ئێمە وەکو دەستگای میدیایی شارپرێس کە لێرەوە ڕۆژانە هاتو چۆ دەکەین دەبینین کە هاوڵاتیان و شۆفێران چۆن ڕۆژانە ئۆتۆمبیلەکانیان دەکەونەوە ناو ئەم چاڵەوە زەرەر بەر ئۆتۆمبیلەکانیان دەکەوێت. من کاتژمێرێک پێش ئێستا پەیوەندیم بە ڕاگەیاندنی شارەوانی سلێمانیەوە کرد ئەوان ئاماژەیان بۆدا کە بەڵێ ئەمام کەم و کورتیانە هەست پێ دەکەین و دەیان بینین بەڵام بەهۆی نالەباری کەش و هەواوە نەمانتوانێت تاوەکو ئێستا تیمەکانمان بنێرین بۆ ئەوەی چاکسازی تێدا بکەین و ئەو چاڵانە پڕ بکەینەوە و کێشە ئاستەنگانە بۆ هاوڵاتیان نەهێڵین. ئەمە گرفتی بۆ بەشێک لە شۆفێران دروست کردووە. ئەگەر هاوکارم دیمەنەکان بە شوێکی ڕاستەخۆ بگوازێتەوە بۆتان دەبینن کە کاتی ئۆتۆمبیل دەگاتە ئاسیەم چاڵانەوەی کە دەیبینێت هێواشی دەکاتەوە بۆ ئەوەی بەرچاڵەکە نەکەوێت و زەرەری بەرنەکەوێت. بەڵام هەندێک لە ئۆتۆمبیل بە تایبەتی لە شەوەوە لە کاتی بارانە و دەکاتێت باران دەبارێت و چاڵەکە پڕ دەبێتەوە لە ئاو شۆفێر ئەم چاڵە نابینێت هەر بۆیە دەکەوێتە نێو چاڵەکەەوە ئاستەنگی گەورە بۆ شۆفێر دروستە بێت و دوجار شۆفێران و ئۆتۆمبیلەکان زەرەریان پێدەگات. بەڵە دیارە بەشێکی زۆر لە هاوڵاتیان گلەیی زۆریان لە شەقامەکانی نێو شاری سلێمانی و دەرەوەی شاریشێ بە تایبەتی نێو شاری سلێمانی کە گرفت و ئاستەنگی لەم جۆرەی تێدایەوە چاڵ و چۆڵی زۆر لە شەقامەکاندا بوونی هەیە وەلایانی پەیوەندیدار بە کەمتەر خەم ناو دەبن. بەشێک لە شۆفێران پێیان وایە بەهۆی خراپی و کوالێتی ئەو قیرەیە کە چاڵەکانی پێپڕ دەکەنەوە یاخۆت چاکسازی لە شەقامەکاندا دەکەن تێدا بە شێوازێکی باش لەلایەن شارەوانیەوە چاکسازی لە شەقامەکاندا ناکرێت. بەشێکی تریش لە شۆفێران دەیگەڕنەوە بۆ ئەوەی کە زەختێکی زۆر لۆدێکی زۆر لەسەر شەقامەکە هەیە هاوکات ئەو ئۆتۆمبیلانەی کە ئۆتۆمبیلی بار هەڵگرن لە شەقامەکەدا هاتو چۆ دەکەن بەشێکی هۆکارەکە بۆ خراپبوونی شەقامەکە دەگەڕنەوە بۆ ئۆتۆمبیلە بار هەڵگرانەی کە ڕۆژانە لە نێو ئەم شەقامەدا هاتو چۆ دەکەن. بەڵە بەڕێزانەوەی کە دەیبینن تیمەکانی شارەوانی سلێمانیە
گەرەمە کاتژمێرێک پێش ئێستا پەیوەندیمان بە ڕاگەیاندنی شارەوانی سلێمانیەوە کرد ئاماژەیان بۆ داوان بەهۆی نالەباری کەشەوەواوە کە ماوەی زیاتر لە 10 ڕۆژە ئەم چاڵانە لەنێو شەقامەدا لەنێو بازنەی مەلیک مەحموود دابوونی هەیە ئەوان بەهۆی بارانبارینەوە بەهۆی ڕۆژی کەشەوەواوە نەیانتوانیوە چاکسازی لە شەقامەکەدا بکەن و بەڕێوەری ڕاگەیاندنی شارەوانی سلێمانی کاتژمێرێک پێش ئێستا ڕایگەیاندکەوان تیمەکانیان دەنێرن بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە لە نێو شەقامەکاندا هەیە. ئێستا ئەوەی کە دەیبینین گەیشتنی تیمەکانی شارەوانی سلێمانیە بۆ نێو بازنەی مەلیک مەحموود و چاکردنی ئەو چاڵ و لەمپەرانەی کە لە نێو شەقامەکەدا بوونی هەیە. بەڵام بەڕێزانەوەی کە دەبینن پڕکردنەوەی بەشێک لە چاڵەکان لەلایەن تیمەکانی شارەوانیەوە دیارە بەشێک لە هاوڵاتیان لە ڕابردووداوە بەشێک لە شۆفێران تێبینیان لەسەر چۆنێتی پڕکردنەوەی ئەو چاڵانە بۆ لەلایەن تیمەکانی شارەوانیەوە کە پێیان وا بە شێوازێکی باش پڕناکەەوە. من دەمەوێت چێک لەو کەسانەکە لە تیمەکانی شارەوانیە بدوێنم لەسەر شێوازی پڕکردنەوەی ئەو چاڵانە. سڵاو لێبێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان. ئێمە کاتژمێرێک پێشێستا لەگەڵ بەڕێوەبەراتی شارەوانی سلێمانی ڕاگەاندنیان کاک زەردەشت قسەمان کرد ئەو ئاماژەی بەوە کرد کە تیمەکانیان دێنە ئێرە. بەشێک لە وڵاتیان گلەییان لەسەر پڕکردنەوەی چاڵەکان هەیە. ئەما دەیە چیەکە ئەوە چاڵەکانی پێ بڕاکەنەوە وە گرنتی چێ بۆی وای لێ نەیەێت. ئەمما دێ پێڵێن قیری سارد، ئەمە قیری ساردە و ئەڵمانیە. مادەکەشی هەر قیرە و چەولم و بۆحسە، یعنی پڕیەکەینەوە پێی بەکاتی. ئەما تا ئەگەینە فەسڵی هاوین و ئەو کاتە بە قیری خۆمان چاکێشە. پلانەیە بۆی کە لە هاوینە چادەکان خۆی گشتی چاکسازی تێدا بکرێت. چۆنە بەرنامەمانەیە، بەرنامەیەکی چڕمانەیە ئەمساڵ. باشە لەسەر تیمەکانی ئەوە تەنها بۆ لێرە لە ئەم بازنەی مەلیک مەحموود کۆمەڵک چاڵ و کۆسکی کۆمەڵک چاڵی گەورەی تێدایە کە ڕۆژانە شۆفێران و وڵاتیان زەرمەندە منی تەواوی چاڵەکان ئەمڕۆ پڕەکەنەوە. ئەمڕۆ نەوەڵا، بەڵام ئەمڕۆی کە ئەتوانین ئەیکین باقی ترێکێتە ڕۆژی یەکشەممە. بەڵام ڕزان دیارەمە وتەی یەکێک لەسەر پەرشتیارانی تیمەکانی شارەوانیە کە لێرەن ئەوان باسەوە دەکەن کە هەوڵ دەدەن
چاڵەکانی سەر شەقامەکە پڕ بکەنەوە و ئەو بازدەوە دەکات کە ئەمە بە شێوەیەکی کاتی ئەم چاڵانە لێرەدا پڕ دەکەنەوە بەڵام هیچ گرنتیەک نییە بۆ ئەوەی کە وەکو خۆی لێنێتەوە وەکو خۆی دەڵێمە قێری ساردە و خشتی سوور بەکاردێن بۆ پڕکردنەوەی چاڵەکە دوجار ئەو قیرە بەسەر خشتەکەدا دەکەن وەکو خۆی دەڵێت ڕەنگە گرنتی کەوتۆ نەبێ بۆ ئەوەی کە شەقامەکە وەکو خۆی لێنێتەوە و ئەوان بازەوە دەکەن لە وەرزی هاویندا ئەگەر شارەوانی سلێمانی لە پلانیدا هەبێت دەتوانن چاکسازی لە کۆی گشتی شەقامەکەدا بکەن کاتێکدا ئەم چاڵانە و ئەم ئاستەنگانە بە تایبەتی لە شەقامێکی گەورەی وەکو شەقامی بازنەی مەلیک مەحموود کە ڕۆژانە هاوڵاتیان هەم لە ناو شاری سلێمانی هەم لە دەرەوەی شاری سلێمانی لەسەر ئەم شەقامە توچۆ دەکەن و ئەم شەقامە بەکاردێنن ڕۆژانە بۆ هۆی بوونی ئەم چاڵ و بربەستانەوە زۆر جار دەبینین کە شۆفێر و هاوڵاتیان زەرمەند دەبن و زیانیان بەردەکەوێت.